آیفۆنی حەڤەوەک پێشبینیەکانمان کرد و ڕاست دەرچوو ئەمە ڕەنگە تایبەتەکەیە بێت و شکڵەکەشی بەم شێوەیە بەردەست ئەبێ. ئەمە آیفۆنی حەڤە ئەیرە کە تەنکترین آیفۆنە لە مێژووی ئەپڵە. ئەمەیان بە $799 آیفۆنی حەڤەی ئاساییە و هەروەها ئەمەشیان آیفۆنی حەڤەی پرۆیە بە $299. آیفۆنی حەڤە بەڕێژەیەکی زۆر توانای ئەوە هەیە بەکاربێنرێت و شەحنی دانەبەزێ. تەسەورەکەم سەر و 250-270 نووسرابێتە ئێستا. وەکە زانین دوێنێ ئیڤنتی ئەپڵ بوو، بەڵام بە زووترین کاتێمەوە کۆمپانیای هایستۆر لێرە بەردەستێخین ئیتر بە نزیکەی ئاوا 19 مانگ بۆ 20 مانگ لێرە بەردەستە بێ و گەورەترین کۆنفرانسەکەین بۆ ئێرە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن و هەروەها زنجیرەی آیفۆن حەڤە پێکێت لە 4 مۆدل: آیفۆنی حەڤە، حەڤەی پرۆ و لەگەڵ حەڤەی ئەیر و حەڤەی پرۆ ماکس. هەروەها آیفۆنی حەڤە ئەیر بە تەنکترین آیفۆن دانرێت لە مێژووی ئەپڵا لە بەرۆی لە پێشترا قەت هیچ آیفۆنێکی دروست نەکردو ئەو نە بەو ڕادەیە تەنک بێت و بەو ڕادەیە بەهێز بێ. هەروەها آیفۆنی حەڤەوەک پێشبینیەکانمان کرد و ڕاست دەرچوو ئەمە ڕەنگە تایبەتەکەیە بێت و شکڵەکەشی بەم شێوەیە بەردەست ئەبێ. هەروەها چ ڕەنگێکە؟ ڕەنگی پرتەقاڵیە و هەروەها ڕەنگی تریشی بەردەستە بێگومان، بەڵامیتر ڕەنگە تازەکەی کە ترێندی ئەپڵە ئەمساڵ ڕەنگی پرتەقاڵیە و هەروەها چوارچێوەکی کردووە بە ئەلەمنیۆمەکۆی پێشبینیمانە کرد و باترێکی کردووە بە 4832 ملی ئەمپێر. پێشتر وا پێشبینیەکرا کە 5000 بێ، بەڵام کردوێتی بە 4832 ملی ئەمپێر و کامێراکانیشی بە 48 مێگاپیکسڵ بەردەست ئەبێت و لە ڕووکاری پێشەوەش داینامیک ئالندەکەی کەمێک بچووکترە لە زنجیرەکانی پێشەوە. تۆ پێشبینی دەکەیت ئەم بڕێ کە بۆ آیفۆن حەڤە دیاری کراوە لە ئاست خواستی هاوڵاتیاندا بێت؟ بێگومان لە ئاستی خواستی هاوڵاتیانە و نەک تەنها آیفۆنی حەڤە، آیفۆنی 16 و آیفۆنی 15 ئەم کێشەی نەبووکە بە زوویی شەحنی بێتە خوارەوە. پێم وایە لە زنجیرەکانی زۆر کۆن و ڕابردووەوە و خەڵک بەکارهێنەرانی ئەوانن وازانن ئەمانی شوایە، بەڵام نەخێر. آیفۆنی حەڤە بەڕێژەیەکی زۆر توانای ئەوە هەیە بەکاربێنرێت و شەحنی دانەبەزێ. شوەک دەبینم چەند مۆدلێکی دیکەشتان هەر لێرە و نمایش هێناوە. گەر بۆم باسکەیت ئەمانە ئەگەر یەکدوانێکی لی هەڵبگریت بە پێی مۆدلەکان ئەو یەک کامێرەیە زۆر بەلای هاوڵاتیان و جێگەی پرسیارە. ئەمە آیفۆنی حەڤە ئەیرە کە تەنکترین آیفۆنە لە مێژووی ئەپڵا و بەم شکڵە و بەم دیزاینە بەردەست ئەبێ. ئیتر لە دوای 19 مانگەوە ئینشەڵا لە هایستۆر بەردەست ئەبێ. ئەم مۆدلانی کە بەدەستەوێ هەر 4 مۆدلەکەیت یەکە پێم بڵێن نرخەکانی لە چەندەوە دەست پێ دەکەن؟ ئەمەیان بە $799 آیفۆنی حەڤەی ئاساییە و ئەمەشیان آیفۆنی حەڤەی ئەیرە کە نوێترین آیفۆنی ئەپڵە و تەنکترین آیفۆنی ئەپڵە بە $999 و هەروەها ئەمەشیان آیفۆنی حەڤەی پرۆیە بە $299 و ئەمەشیان آیفۆنی حەڤەی پرۆ ماکسە کە داخوازیەکی زۆری لەسەر بێ ئینشەڵا ئەمساڵ و لای خەڵک زۆر تایبەتە بە $1199. بەڵام نرخەکەی لێرە جیاوازە بێ، بێگومان لەبەرەوەی هەتاوە کۆگاتە ئێرە و نرخی تاکس و کرێگەیاندن و ئەوانە ئەچێتە سەری دیاری ناکرێت بڵێم چەندەکە بێ، بەڵام نرخی فەرمی ئەپڵ ئەوە نەیە. چەند کەس ناویان نووسیوە بۆی کە یەکەم آیفۆن بکڕن لێرە؟ وڵای دیاری ناکرێت بڵێم چەندێک ناوی نووسیەوە لەبەرەوەی چەند ڕۆژێک بەسەریا تێپەڕیەوە و لە چەند لقێکمان هەیە لە هەموو لقەکان ناو ئەنووسین. تەسەورەکەم سەر و 250-270 نووسرابێتە ئێستا. تا ئەو کەسی یەکەم کەس ناوی نووسیوە کە گەیشتە ئێرە یەکەم کەس مۆبایلەکە دەکڕێت؟ ئینشەڵا. هیچ خەڵاتێکتان داناوە بۆ یەکەم کەس کە دەیکڕێت؟ وڵای ڕاستی ئەمە و کۆمپانیای هایستۆر چەندین خەڵاتی تایبەتماندانەوە و چەندین سوپرایزی تایبەتمان هەیە بۆ کڕیارە ئازیزەکانمان و تەنانەت لە ڕۆژی کۆنفرانسەکە ئەیبینن ئێمە چ خەڵاتێکمان ئامادە کردووە.